نوێنەرانی وڵاتانی ڕکابەری تاران لە کۆبوونەوەیەکی نەتەوە یەکگرتوەکاندا سەبارەت بە مافەکانی مرۆڤ هێرشی توندیان کردە سەر کۆماری ئیسلامی ئێران. ئەم کۆبوونەوەیش تەرخان بوو بۆ تاوتوێکردنی ڕەوشی مافی مرۆڤ لە هەندێک لەو وڵاتانەی تۆماری خراپیان هەیە. خالد عزیزی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستان میوانی ئەمڕۆی کورد کۆنێکشنە. کا خالید سپاس بۆ ئامادەبوونت لێرە. کا خالد دەمەوێت سەرەتا و پرسیارە بکەم کۆمەلگای نێونەتەوەی هەمیشە نیگەرانیان هەبووە لەسەر با بڵێن تۆماری مافەکانی مرۆڤی ئێران، بەڵام بۆچی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەمیشە جەختی لەسەر بەرنامە ناوکیەکەی کردوتەوە؟ گرفتێکی گەورەی کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەیە باز لە پێشێرکردنی مافی مرۆڤ لە ئێران دەکەن، بەڵام ڕێکاری ئەمەلیان تا ئێستا نیشان نەداوە لەو کاناڵێکی هەیە فشار بۆ ئێران بێن. تاوجێ پەیوەندی بە ئەمریکاوە هەیە، ئەوە شەرگرفتێکە ئێستاش سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران بە باشی ڕوونیە. ئەمریکا بە دوای چدا دەگەڕێ بەلای ئەمریکاوە زۆرتر کێشەکە کێشەی ناوەچێ لەگەڵ ئێران و پێی وایە ئەمریکا پێی وایە کە ئێران لە ناوچەکەدا ئەسبابی کێشە و ناکۆچیە و لە هەمان کاتیشدا پێی وایە تەهدیدێکە لەسەر ئەمنیەتی کەلانی نێودەوڵەتی، بۆیە ئەمریکا تێدەکۆشی ئەو کێشەیە زۆرتر بە کێشەی ناوەچی بناسیێنێ. مادام ئەمریکا تەئکید لەسەر ئەو کێشێت تەنیا لە چوارچێوە بوعدی ناوەچی دەکاتەوە، بێگومان کێشەی مافی مرۆڤ لە ئێران دەکەوێتەوە پەراوێزەوە و بۆیە بەداخەوە کۆمەلگای خەڵکی ئێران بەگشتی تەنەوەعاتی ئێران زۆر خۆیان لە گفتمانی ئەمریکا و دنیای دەرەوە بەرامبەر بە ئێران تا ئێستا نەدیتوێتەوە، بەهۆی ئەوەی کە ئەو خێنەوە پێناسەیان لەسەر ئێران هەیە. کێشەکە هەر لەوەدا دەبین. باشە کا خالد، ئێستا لەم کاتەدا بەڕێوەبەرایەتی ترامپ هەوڵ دەدا سزای زیاتر بخاتەوە سەر ئێران هەر لەسەر ئەو بەرنامە ناوکیە. جا پێت وایە لە کاتێکدا کە ئەوروپا ڕازی نەبێت چ کاریگەریەکیە بێت ئەم سزایانە؟ ئەوە شتێکی تازە نیە. دەیان ساڵە ئابلۆقی ئابووری لەسەر ئێران هەبووە، لە دەورانێکی زۆریشان فشار بۆ هێنا، بەڵام ئێران میکانیزمێکی هەیە بۆ ئەوەی کە ڕێگا ببینێتەوە خۆ لەوانە بزرێتەوە. بە قەولی ئینگلیسی هەمیشە بە دوای شۆرکاتێکدا گەڕاوە. ئەو پێداویستیانەی کە هەی بۆ سپای پاسداران و بۆ هێزەکانی نظامی خۆی کە ئابلۆقی ئابووری ئێران شاملی دەبوو تا ئێستا بە جۆرێک جێبەجێ کردوونە. بە باوەڕی من دیسانەکانە لەسەر ئابلۆقی ئابووری ئەگە استراتێژێکی زۆر دیاریکراو لەلایەن ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی لە گۆڕێدانە بێ وەکی ساڵانی پێشوو، دیسانەکانە نابێتە بە فشارێکی قورس لەسەر ئێران بە چۆکدا نایانێ. بۆیە بە باوەڕی من هەم ئەمریکا و هەم کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەت ئەمریکا پێویستیان بەوە هەیە استراتێژێکی ڕوونیان بەرامبەر بە ئێران هەبێ، چۆن دەگەڵ ئێران عمل دەکەن و لەژێر ڕووناکای ئەو استراتێژیەدا بزانن ئابلۆقی ئابووریان بۆ چییە لە حاڵێکدا ئێران لەگەڵ وڵاتانی دیکە بە زۆرێک ئەو کەرەسانێکە پێداویستێتی جێبەجێیان دەکا و بە دوایاندا دەڕوە. بەڵێ وەکو دەزانین ئەمریکا دەڵێت کە ئێران بۆ تەمایی ناسەقامگیریش لە ناوچەکەدا. باشە بە چ شێوەیەک دەتوانرێت ڕێگە لەو هەوڵانی ئێران بگیرێت کە ئێستا دەبێت تەمایی ناسەقامگیری لە ناوچەکەدا چۆن بتوانن ئەم کارە بکرێت؟ لە ڕۆژی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لەژێر ڕووناکایی ئینقلاب ئیسلامی کە بۆ خۆیان باوەڕیان پێ هەیە و کەڵک وەرگرتن لە ئاینی شیعە لە وڵاتەکانی دیکە، ئێران دەیان ساڵە عاملی ناسەقامگیریە لە ناوچەکە. ئەگە ئەمریکایەکان تازە بەوە گەیشتە بن کە ئێران عاملی ناسەقامگیریە بە بڕوامی لە هەڵەیەکی زۆر گەورەدان وا دیارە ئێستاش ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئێران ناناسن. هەرەوەی کە ئێمە دەیبینین لە لوبنان و لە یەمەن و لە عێراق دەگوزارێ، بە تایبەت عێراق بە تەواوی ڕوونە. عێراق ئەمریکا لە چەند سەدام حوسێنی دەرهێنا، بەڵام دەتوانم بڵم کە دوو دەستەجی تەحویلی ئێرانیدا. لەو دوایەشدا لە کێشەی کوردستان و هێرشکردن بۆ سەر کەرکووک و ژیرانەوەی کەرکووک ئەوە پرۆژەی ئێران بوو. جا لە پەنا جۆچکەی ئەمریکایەکان و لەژێر نەزارەتی ئەمریکایەکان ئێمە دەبینین سپای پاسداران و قاسمی سلەیمانی و ئێران ئەسپی خۆیان تاو دەدەن، لە حاڵێکیشدا ئەمریکا دەڵە وەڵا ئەسبابی نائەمنێ لە ناوچەکەدا. یعنی ئەو قسانەی ئەمریکا کە ئێران ئەسبابی ناسەقامگیری و نائەمنێ لە ناوچەکەدا شتێکی تازە نییە. ئەوە هیچ شتێک لە نێو کۆمەلگای ئێران زیاد ناکات. بۆیە ئەمریکا دەبێت خوێندنەوەی بکات بۆی کە لە چەنگ ئێران نەجاتیان بێ، حکوومەتێکی وەڵامدەر هەبێ، دەبێت کۆمەلگای ئێران و خەڵکی ئێران و ویست و داخوازی خەڵکی ئێران بە تایبەت کوردەکان لە چوارچێوەی بەرنامەکەیان خۆیاندا ببینن. بەڵێ کا خالد، پرسیارێکی تر هەیە لە کاتێکدا ئێستا دەزانین ڕێکخراوتون ڕەوەکانی وەکو داعش لە ناوچەکەدا هەن، جا بە بڕوای تۆ کامیان زیاتر مەترسیدارە بۆ ئەو ناوچەیە، ئەو تیرۆریزمەی کە ئێران بڵاوی دەکاتەوە یاخود ئەو ڕێکخراوانی وەکو ڕێکخراوتون ڕەوەکانی وەکو داعش؟ زۆر ڕوونە داعش بەرهەمی شەرایەتێکی تایبەتیە
بە تاڵایەک لە عێراق دروست بوو لە ئەحساس و عاتفەی سونیەکان بەرامبەر بە شیعەکان کەڵکی وەرگر ئەوە وردە داعش بەرەو لە ناوچوونە وەگەر حکوومەتێکی وەڵامدەر لە بەغدا هەبێ و لەژێر دەسەڵاتی ئێراندا نەبێ دڵنیام داعشێکی دیکە دروست نابێتەوە جاگەوایە تەهدیدی سەرەکی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەسەر ئەمریکا لەسەر سبات و ئەمنیەت و دموکراسی لەو ناوچەیە کۆماری ئیسلامیە و کۆماری ئیسلامی زمانێک باشترین کار بۆی کە سەزا بدرێ ئەوەیە کە ئەمریکا وڵامێک لە ئاوڕێک وە سیاسەتەکانی خۆی لەسەر ئێران بداتەوە و کۆمەلگای ئێران بەگشتی و لایەنە سیاسەکان خۆیان لە پلانی ئەمریکادا ببینەوە بە هەر فشار بۆ ئێران بێنن بەڵام مادامە حکوومەت هەر لە جێگای خۆیەتی دەتوانێت دەیان ساڵی دیکەش ئەو پرۆژەی هەر ئیدامە بدا و ئەسبابی نائەمنی بێت. بەڵێ کاخالد دوای پرسیارم زۆر بە کورتی لە کاتێکدا بینیمان ئێستا بەهۆی حەشدی شەعبێەوە ڕۆڵی ئێران لە ناوچەکەدا ڕوون بۆتەوە ئەو حیزبە سیاسیە کوردیانەی کە لە با بڵێن لە کوردستانی عێراقدان لە ئێستادا چ جۆرە مەترسیەک دێتە سەریان تا ئەوجێ پەیوەندی بە مەترسی لەسەر ئێمە هەیە ئێمە دەیان ساڵە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی بوونە بە خۆشیەوە خەڵکی کوردستانی عێراق لەو دوایانە ئێمەیان باش پاراستۆ حکوومەتی هەرێمیش بە ئیحساسی مەسئولیەتەوە جۆڵاوەتەوە و ئێمەش ئیحساسی مەسئولیەتمان بۆ بەرامبەر بە حکوومەتی هەرێم تا ئەوجێ پەیوەندی بە سنوورەکانەوە هەیە من دڵنیام بە هیمەتی هەموو لایەکتێ دەکۆشین پرۆژە بەرنامەکانی ئێران ئاوا بە ئاسانی سەر نەگرێت و ئێمە وەک حزبی دموکرات لە واشنگتۆن کار دەکەین بۆەوەی کە ئەمریکا متەوەجێ ئەوەی بکەین کە ئێران بە تەمای چێ لە عێراق. بەڵێ خالدی عەزیزی زۆر سپاس دەکەم بۆم دەرفەتە.